قەڵای هەردوو میرنشینی بابان و ئەردەڵان. ئاخێزگای 12 سوارە دەشنێتەوە بەشنەی زرێبار و حکایەتی هاوار و نزای فەیلەقوسی لە خۆیدا حەشارداوە. مەریوان. مەریوان لە ڕۆژاواوە لەگەڵ پێنجوێن، لە باکوورەوە لەگەڵ سەقز، لە ڕۆژهەڵاتەوە لەگەڵ سنە و دیواندەرە و لە باشوورەوە لەگەڵ سەوڵاوە و پارێزگای کرماشان هاوسنوور و دراوسەیە. بەپێی لێکدانەوە مێژوویەکان لە سەردەمی ئاشووریەکاندا نزیکەی 1800 بەرلەزاین لەسەر بناغە کۆنەکانی شاری هارهار بنیادنراوە و ناوی دوور ئاشوور یان کار شارۆکینی لێنراوە. شاری ئیمڕۆی مەریوان یا ئەو شوێنەوارانی کە ئەمڕۆ لە مەریواندا هەیە ڕیشەی دەگەڕێتەوە بۆ چەندین هەزار ساڵ بەر لە ئێستا لە ئەفسانەیەکی مێژوویە کە باسی زرێبارەکە. ئەڵێن زرێبار شارێک بووە، ئەم شارە بەهۆی زڵم و زۆرێکەوە کە کراوە لە خەڵکی منتەقەکە و مەڵبەندەکە نەهایەتەن زڵم و زۆرێک کراوە کە لە دەروێشێکە لەگەڵ خێزانەکەیە هاتووە ڕووی کردوەتە ئەو شارە و ئەمیش ئەو زڵمەی کە لێی کراوە بیستوێتی پەناباتە بەر پادشای شارەکە. دەروێژ ناومیدیێتە دەرەوە و ئەچێتە لای سەروی شار و لەوێ دەسەکا بە پاڕانەوە و دوعاکردن و نەهایەتەن بەهۆی پاڕانەوەی دەروێژ ئێمە وەک ئەستورەیە ئەگەر سەرنجی بین ئەو شارە ئەبێ بەژێر ئاوە و ئەو زرێباری ئەمڕۆ دروستە بێت. ئێمە لەم ئەفسانە باسی شاری فەیلەقوس و وشەی فەیلەقوسمان هەیە. ناوی تریشمان هەیە کە ڕیشەی یونانی هەیە وەک سلسیۆس کە ئاوایی سەڵەسیمان هەیە ئێمە لەویا، وەک بێلو، وەک پێلە، وەک حتا بەیاڵە ئەمانە بەپێی ئەو شتە مێژوویانە و زمان ناسانە وتوانە زۆرتر ئەمانە ڕیشەیەکی یونانیان هەیە. ئەمیشە دیسان نەگەڕێتەوە بۆ سەردەمێکە یونانیەکان وەک داگیرکەر لە مەڵبەندی ئێمە بوو. لە سەدەی هەشتی کۆچیدا ئەمیر هەمزەی بابان هاتە قەڵای مەریوان و شۆڕشێکی بەرپا کرد. لەوێوە لەشکرێکی ڕێک خست و شاری حەلەب و دیاربەکری گرت. دواتر سەرۆکە تورک و عەرەبەکان یەککەوتن بۆ شکاندنی ئەمیر هەمزە، بەڵام هەوڵەکانیان بێ ئاکام مایەوە تا ئەو کاتەی یەکێک لە فەرماندەکانی سوپای ئەویان فریودا و توانیان ناوچەکانی بندەستی داگیر بکەن. ئەویش پەنای بردە بەر سێ قەڵا کە ئێستا بە چێوی ئیمام بەناوبانگن. قەڵای مەریوان لە مەقتەعێکی مێژوویە هەڵۆخان ئەبێ بە دەسەڵاتداری و ئەبێ بە گەورەترین دەسەڵاتدارێک کە نەمل بۆ ئیمپراتوری عوسمانیان نەمل بۆ ئیمپراتوری سەفەویە لە سەردەمێکە کە شەعباسی سەفەوی لەوێدا ئێراندا دەسەڵاتدار بووە و دواتر دژێکی نظامیان لە دەشتی مەریواندا دروست کرد. دەشتی مەریوان لەو شوێنە کە ئێستا پێنج تەبەقەکانی پێژن. ئەو دژە نظامیان لە سەردەمی قاجاریەکانە بە دەستوری ناسرەدین شای قاجار دروست دەکرێت ساڵی 1282 دروست دەکرێت و دواتر 1286 فەرهاد میرزای معتەمەد الدەولە کە مامەی ناسرەدین شا دەبێت ئەو دژە نظامیە ئاوان دەکاتەوە. ئەتوانین بێژین گەرای شاری مەریوان، شاری ئەمڕۆی مەریوان لەو سەردەما شکڵ دەگرێت و کەم کەم دواتر دوای 100 ساڵ دوای 150 ساڵ ئەو شتە ئەبینین کە ئێستا ئیمڕۆ شاری مەریوانی پێ دەڵێن. جمال مريح وانا غريب يا انا دزلشي انا ابو مال مريح وانا عزيز ما دزلشي انا تخان فايبر انا غريب يا انا نيشت يا انا سي سال 1332 بەرەو ژوور تا 36 ناکەم بۆ مەحدودەی شارەکە. 1970 ساڵ 1970 بوو 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 19
لە تەرەف شەرقەوە دیژبانیە قەیمیەکە بوو ئەوە ئەم پەرشار بووی تر یانێ لە دیژبانیە و بەرەوخوا بڕوانیە تا هەرتا کەڵینکەوە هەرتا چاوکاریە کرد کێڵگە بوو سەرەوژوش بۆ ڕوانیە بۆ داسێران فقط داسێران دیار بوو ماڵێکی تیانە بوو قسمە جنوبی جنوب شارەکەیشمان بانگ ملی قەیم کوچە مەزید حاج نەجیم ئەوەی تر ئەو پەرشار بوو یانێ ئاوا بۆ ڕوانیایە بۆ جادێ پادگان کێڵگە بوو دیار بوو بۆ باریژارتا زرێبار دیار بوو یەک ماڵی تیانە بوو قسمە غەربیشی ماڵەکان مەرحوم سەید ئەحمەد شێخ الئیسلام بوو چوارڕای بایەوە بەرابەر مسافرخانەی مەولەوی قسمەت شماڵیشی ئەگەیە بین فەرمانداری قەیم و ئیدارەی دارایی ئەمە مەحدودەی ئەوەیە کە من لە بیرمە مەریوانم شاری جوان و کوردنشین داوێنی کەژوکێوت پڕگوڵاڵەی عنبەرین دەشت و مەزرات پڕگوڵاڵە و تاوکەکانت سەرتەزێن ژن و پیا و کوڕ و کاڵت هەر وەکو حور و پەرین بەری بەگزادە بڕوانە دۆڵاشە و دۆڵی ئاشانە زادگاهی قانعە ئەو قانعەی دەم ئاگرین قەڵای ئیمامت نشینگای هەڵەوخانی ئەردەڵان مزگەوتە سوورەت مەکتەبی تەدریسی قورئان و دین بەپێی دوایین ئاماری ڕێکخراوی ئاماری ئێران لە ساڵی 2011 کۆی گشتی دانیشتوانی مەریوان 168774 کەسە کە 12300 کەسیان لە شار و ئەوانی دیکەش لە گوندەکاندا دەژین. زۆرینەی خەڵکی مەریوان موسڵمان و پەیڕەوی مەزهەبی شافعی. هەمیشە مەریوان و هەورامان لە پەیوەندیەکی مێژووی خۆیاندا بووە ئەگەر خودی شاری مەریوانی بۆی بڕۆین بەشێک لە خەڵک کاری دەوڵەتیەکات بەشێکیان سەرقاڵی دوکانداری و کاری بازرگانی بەشێک لە خەڵکە کاروباری فرۆشی ئەو داهاتە ئەو کارە کشت و کاڵیانن کێ دەواردی شاری مەریوانە بن واروە بەشێک لە خەڵکیش بەپێ نزیکبوونی زرێبار و پۆتانسیلی پرۆتۆینی زرێبار و ماسی زرێبارە سەرقاڵی ئەم جۆرە کارانانی بێگومان یەکێک لە گرنگترین دیاردە جوگرافیایەکانی ناوچەی مەریوان گۆلی زرێبارە لە بواری زەویناسیدا بەپێ ئەو سەرچاوانە کێ لە بەردەستایە ئەم گۆلە لە نزیک بە 20,000 ساڵ لەمەوە پێش لە ڕۆژاوای مەریواندا هەڵکۆتووە زۆربەی زۆری ئاوی ئەم گۆلە هەڵقڵاوی خۆیەتی بۆیە لەبەر ئەم هۆکارە ئێمە ئەبێ بڵێن زرێبار کانیە زرێبار گەورەترین کانی ئاوی شیرینە کە لەسەر گوێزەویدا ئینسان توانی بەدی بکات ئەمە 24 ساڵە لە زرێبارم زۆربەی مشتریەکانمان کەیەن بۆ زرێبار و بۆ نان خواردن معموڵەن هەر بۆ ماسی خواردنی تەنیا شوێنێک کە مەسەلەن ڕەوش تایبەتی بە خصوصی خۆی بووە ماسی زرێبار بوو. بەڕای من زۆری ژمارەی گەشتیاران کە لێرە بەرچاو دەکەون سلمێنەری ئەوەیە کە ئێرە سروشتێکی زۆر جوان و ئاو هەوایەکی سازگاری هەیە پێم وایە یەکێک لەو شوێنە سەرنجڕاکێشانەی کە کوردستان هەیەی و دەتوانێت لە ڕێگەیەوە سەرنجی گەشتیاران ڕابکێشێت ئەو دەریاچەیە.
پیشە دەستیەکان وەک بەشێک لە میرات و فەرهەنگ بەردەوام جێگای سەرنجن و گرنگیان پێدەدرێ لە مەریوانیش هەندێک لەوانە هێشتا ماونەتەوە و هێشتاش ڕمێنیان هەیە وەک جلوبەرگی کوردی و کڵاش. هەروەها چەند کارگەیەکی پیشەیی وەکو کارگەی ئارد، کارگەی ئاو و بەخێوکردن و بەرهەمێنانی مریشک کە بەرهەمێنانیان لە ئاستێکی باش و گونجاودایە. لەم ساڵانی دواییشدا بەهۆی سنووری باشماخەوە کاری ئابووری و بازرگانی لە مەریوان گەشەی سندووە و خەڵکێکی زۆر بەم هۆیەوە ڕوویان لە کاسبی و بازرگانی کردووە. بەڵام هەر لە کۆنەوە سەرەکیترین سەرچاوەی داهات و بژێوی لەم ناوچەیە کشت و کاڵ بووە. کاڵی مەریوان چەند ساڵێکە تقریبان تەغییر و تەحوڵاتێکی تیا دروست بووە. ئێرا کولە نەکرا بە برنجکاریەکی وەسیع لێرا ئەکرا هەتا ئەو ئاخرە وەلێ متاسفانە چونکە ئیسێ ئاومان نییە ئیسێ ئەو شتە ناکرێت. فرەتر خەڵکی مەریوان ئیسێ خەریکی تەماکۆن وەلێ سەیفیجات و وەکو خەیار و شووتی و تەماتە و ئەو شتانە ئەکرێت. ساڵانی شووتیمان زۆر بوو وەلێ متاسفانە کەم ئاوی زۆری هانی و دوایەوە مشکڵێتتر کە هەست مشکل زرێبارە کە حیواناتێکی هاتی خوکی هاتیە کە زەرێکی زۆرە لە کەشاوەرزی دەورمەسان ئیسێ ئەم گەنمێمە بەشەواکەین مەسن خوگەکان دەرەکەین حدود 6 سەر خوک لە ناو گەنمەکەمان ناخولێنەوە وەلێ دڵیشمان نایەویان کوژین. متاسفانە لە مەریوانە کەشاوەرزی هەر ئەو ڕەواڵە قەدیمی خۆیە دنباڵەکە یانێت ڕوو بە پێشەوە نەچووە میکانیزە نەبووە. دوای ئەوە متاسفانە کۆمەکێکی وایش نەکراوە لە تەریقی ئیدارەکانەوە کە وا بکرێت بە میکانیزە. ئەگەر چی کەرتی کشت و کاڵ لە مەریوان بە شێوەیەکی گشتی نەچۆتە قۆناغی پراکتیزەوە و وەرزێران ئامێری پێشکەوتووی ئەو تۆیان بەدەستەوە نییە، بەڵام بەو حاڵەش ساڵانە نزیکەی 120,000 تەن بەرووبوومی کشت و کاڵی بەرهەمدێنن. بێگومان کەش و هەوای لەبار و خاچی بەپیتی دەشتی مەریوان دەتوانێت خاوەنی بەرهەمی زیاتر بێ ئەگەر بە شێوەیەکی زانستی پراکتیزە و کاری لەسەر بکرێ. من لە ساڵ 42 هام لەم شارە خۆم کە بیرم دێت ئەنا باوکو دایکم عەسڵی خەڵکەم شارەسەر لە ساڵ 75 خەریک میوەفرۆشتنم. ئەمە گوێز پیرسەفایە لە پیرسەفا ئەیهێنن ئێمە لێرە ئیسێنین کیلۆی فرۆشین ئەی مەو خەڵکە. 5 ساڵ هەم لە مەریوانە شارێکی مەحرومە شارێکی بەدبەختە وەڵا لە پاش شارە ئەزەمەکان وەکو کەلەوای وەکو زیارەتان وایە ئەین زیارەتان نەک کارخانەیەکی تیانی عەقلەن 6 نەفەر تیا کار بکات. جاوە باریگەردە ئای ڕوو بەداڵانی جا خوندم بخورێ بەوەرنا ئای وردە خاڵانی ئەی باڵاکە جوانە وەک ئاسای دەروێشاوەنا جا خوندم بەخوربان خواوە ئای نەشەی توی کێشە. ساڵ 65 من میگە تەنگی شراش بەنەکە ئاواری بێنمێ دوایمێ چۆڕونەنە و شارانی و هەم ئاتەربەستاکەن ئەمنمێ مەریوان دەستپێسەرمە چاور کنایمە وەز ئەمە وەشە نەبێ و چاوەختەنە ئەوەختی زادە و چێوز نەبێ و ئاو چێوز نەبێ و چ مەخلوق و ئەسپەریزی ئەڵاو ئەمە مەریوان. من مدت 28 ساڵە لێرە مەشغوڵ بە قاوەشی گەریب. ئەو وەختە ئینسانهایەکی محتەرەم ئینسانهایەکی ڕێک و پێک بانشستەی فەرهەنگ دانشجویان زفرێ لە بێکارەکان کە فۆق لیسانسیان گرتووە دوانی مەڕوانەیان لێرە دانیشن. من لە بیرمێ مەریوان ئیسفالت وجودی نەبووە 55 ساڵ تەمەنمە زمانی بوو ئیسفالت لە مەریوانە هەر نەبوو ئەسڵەکە کەسێ بمردایەکێتر نەچوای بۆ پرسەی ئەیانزانانی فڵانە کەس ناتەوە پرسەمان مەریوان ئەو نەکەم بوو بزێ کەسکو شار ئاوان کراوەتەوە شار تەغییری کردوە شار گەورە بووە. پیمانم لەوە کاتوم بۆ شار بڵێ لە مەجبوری هاتین وەختی شەڕەکە بوو زمانی شەڕ بوو
لە دێزەویمان بوو باخەمێومان بوو خەریکی کەشاوەرزی بووم ئیتر کاتین بۆ گرێ سێ لێرە کارمان نییە 9 ساڵ عمرمە تازە ناتوانم کارکەم هەموو جمعایە ئەمە کارمانەیەین بۆ ئەگرا ئەیین بۆ ئەگرا بۆ نوێژی جمعە ئەورەی 1500 نەفەرەبین لە ناو ئەم خۆڵا مزگەوتێکمان بۆ ناکەنەوە کە بچین لە مزگەوتە کازیندگیکەین ئەشێ بێن لەم سەحرا جمعەکەین. مەریوان یەکێک لەو شارانەی ڕۆژهەڵاتی کوردستانە کە لە بوارە فەرهەنگیەکاندا زۆر چالاکە و گەلێک ئەنجومەنی ئەدەبی و کۆمەڵایەتی تێدان کە لە بواری ئەدەبی و زمانەوانی و ژینگە پارێزیدا کار دەکەن. هەندێک لەمانە بریتین لە ئەنجومەنی سەوزی چیا، ئەنجومەنی ڕۆنان، ئەنجومەنی ئەدەبی و ڕێکخراوە مەدەنیەکان. یەکێک لەو ناوەندانی کە کاری هونەری و ئەدەبی و فێرکاری دەکات ئەنجومەنی ڤەژینە. وەژین وشەیەکی کرمانجیە بە مانای ژیانەوە دیارە ناوی ناوەندێکی فەرهەنگی هونەریە لە مەریوانە کە لە ساڵی 1383 دامەزراوە ئێحتمام بە فەرهەنگی گشتیەدات و لە سێبواری فێرکردن و ڕێخستنی بۆ نەگشتیەکان و هەروەها لە بواری بەرهەمهێنانی فەرهەنگی و هونەریە کارەکات. مەریوان بەردەوام شارێکی چالاک بووە لە بواری فەرهەنگی و هەر لە ساڵی 68 هەتاوی یان 89 زاینیەوە کە ئەنجومەن ئەدەبی لە مەریوانە دەست بە چالاکیەکە چەندین کۆنگرەی بۆ ناودارانی مەریوان بەڕێوە بردووە هەر لە کۆنگرەی مامۆستا بێسارانی کۆنگرەی مامۆساقانە کۆنگرەی مامۆستاناری و لەم ئاخرانەی شەوەکە کۆنگرەی مامۆستا ئەحمەد وەگی کۆماسی ئەنجومەنی ئەدەبی بەڕێوەی بردووە. ناوەندی وەژینە کلاسی فێرکاری زمانکوردی ئەکرێت لە بەشێکە تازەیش خەریکین کتێبێک بۆ فێرکاری زمانکوردی بۆم ناڵانکەوە ئیسە هەر کامێکتان و لە وارە کاکە کارتان کردووەتوان گزارش خۆتان بن. لە وەژین دوو پۆلی جوانکوردی تەرخاندراوە بە پۆلی یەک یانێ ڕێنووس پۆلێکی بۆ پۆلی دوو کە ڕێزمانە و پۆلێکیشی پۆلسێ باسی زمانناسیە و جێگە و پێگەی زمان کوردی لە ناو زوانەکان تراسە. ئەگەر کەسانێک لە ئاوایەکانی دەوروبەرە ڕێدەسی ئەویانە نەوێ بۆ فێربوون بێن زمانی دایکی خۆیان لە ناو شارە فێربن بێن بۆ ناو مەریوان مۆژین توانێتی ئەو کارە بکا کە لە دێهاتەکانی ئەترافە شوێنهایەک دابنێ مامۆسایانێکی دابین بکات بتوانێت زوانی دایکیان بۆ تەدریس بکرێت و ئەو شتێک کە خوێندکارەکان حەزی پێ ئەکەن لە زەمینەی کوردی و ئەدەبیاتی کوردیە بەدەستی بێنن. گەورەترین لەمپەر لە بەردەم چالاکیە فەرهەنگیەکانە بۆ ناوەندە فەرهەنگیەکان باری ئابووری و باری ماڵیە. وەزارەتی فەرهەنگ ئەوەندەی کە بودجە دائەنێت بۆ ئەوەی کە لە سەر فەرهەنگ و زمانی فارسی کار بکرێت لە سەر زمانی کوردی ئەو کارە ناکات. ئەوەیە کە ناوەندە خەڵکیەکان ئەبێ ئەو ئەرکە بگرنە ئەسڵۆ و لە سەر ئەو هەستکردن بۆ ئەرکە ناوەندی وەژینی ویستوێتی کە بە جۆرێک لە بواری فەرهەنگی کوردیا چالاک بێت. یەکێک لەو چالاکیانەی کە ئەم ساڵانی دوایی لە مەریوان بە گوڕ و تینەوە بەڕێوە دەچێ و لە ئاستی نێودەوڵەتی ژناسراوە فیستیڤاڵی شانۆی سەر شەقامە کە لە ساڵی 2001ەوە لەلایەن شانۆکارانی مەریوانەوە دامەزراوە و بەمبۆنەوە
ساڵانە زۆر گروپی هونەری لە هەموو ئێران و جیهانەوە ڕوو لە مەریوان دەکەن. شانەی مەریوان لە دەورەی نۆی بۆلاوە لە ئایتیای جیهانیە سەبتی جیهانی بووە. یەکێ لەو فستیواڵانەسە کە ئیسە لە دنیا ناوی هەیە تعریفی هەیە لەو ئایتیای جیهانیە سەد کراون. بیرۆکەکەی ئەو دەوران شەڕە بوو کە گشتمان لە دیاتەکانە کارمانە کرد، لەناو خەڵکا کارمانە کرد، هەم ئاعترازی بوو، هەم سیاسی بوو، هەم تەبلیغی تەهیجی بوو. لە دوای شانۆی سەرشەقامی مەریوانەکە بوو بە فستیواڵ ئیتر ئەو پێناسەیەکی تازە لە شانۆی سەرشەقام لە ئێران هاکەن. فستیواڵێکی شانەی شەقامان لە ئێرانە نەبوو تا ئەو کاتە، لە تارانە نەبێت لە جەژمارەی فەجا لە 1-2 جێگا ئیجرایان کردبوو. وەکو فستیواڵێکی کشوەری عالمی لە ئێران نەمان بوو. خەڵکینە هاتن ئەم ڕاکە نییە وتم سێدان لە پرسیار سەرەکیمانێ. یەک بڕۆن بۆ سەر بەرزایەکان فەیلاقوس هەڵاوی ئیمان بەرزایەکەی داگەران ئەمانە بڕۆن کە خەڵک سەعاتکە بۆ بەرانە چییە؟ زۆربەی هەرە زۆری چالاکیە کۆمەڵایەتیەکانی مەریوان خودی خەڵک بەڕێوەیان دەبن و لەلایەن حکوومەتەوە پشتگیرێکی ئەوتۆ ناکرێن، بەڵام گەنجانی چالاکی ئەم شارە بە ورەیەکی بەرزەوە هەنگاو هەڵدەگرن و لە بوارە جۆر بە جۆرەکاندا سەرکەوتوو دەبن. لە ساڵی هەشتا مەشغوڵ بە فعالیەت قایەغڕانیم، وەردە هاتوون بۆ زرێبار کەم خۆم کارم کردوە تەک چەند ڕەفیقێکی خۆمە هاوڕێی خۆمە و توانیمانە ئەم ئیسکلەیەکی قایەغڕانی دابنین بۆ جوانەکان مەریوان، وەرزشکارەکان مەریوان. 15 دانە کایاکمان هەست، کاناپلۆ 7 دانەمان هەست، بە ڕووینگ دانێ 2 نەفەرەمان هەست لە ڕشتەی ڕووینگە. لە ئیسلانۆما کە نیمانە لە ڕشتەهای خروشتانە قایەکمان نییە ئەسڵەن. ئێمە خۆمان بە زەحمەت خۆمان ئەو چەند نەفەرا کە لە ئەوڵە بووین چوینە سنە قایەقمان هانیە بێ وەرەبی دەستمان کردەوە بە تەمرین لە زرێبارە. ئوردوی تیم ملی ڕووینگ هاتە مەریوان، ئەوە فرسەتە باش بوو بۆ ئێمە کە توانیمان ڕووینگ مەریوان قەوی بێ. مەریوان بەوانەی زرێبارەوە زرێوارێکە لە ئاوە باشەکانە بۆ تەمرین، یعنی ئەگەر ئەو ئیمکانات و وەسایلە لە اختیارمانەدا بنن مەریوانە بەیەکێ لە قوتبە قایەغڕانیەکان ئێران. من کاوانم 28 ساڵ تەمەنمە. ساڵ 89 ئەوڵین گوڕی پاپمان دانا سەرپەرستی بۆ خۆم بووم و نەوازندەکانی لە 2 نەوازندەی گیتارمان بوو، دانە درامان بوو، دانە دیوانمان بوو و خوانندەیەکیش بانوان خوانندەی کۆڕ بوو. کوڕەکانەوەی مەریوانی بوون. کۆبووینەوە ئاهەنگکارمان نووسی، تەمرینمان لەسەر کرد و ساڵی بەهاری 89 بوو ئەوڵین کۆنسرتی پاپماندا لە مەریوانە. جەماعەتێکین کە ئێمە لە ئستودیۆکەی تیۆن ئستودیۆ کارەکەین، شاعرمان هەیە، بڵێم بۆ خۆم نەوازندە و ئاهەنگساز و ئەرێنجۆر کارەکانم خوانندەمان هەیە. مەجبوور بووین کە ئستودیۆ دابنین لەم شارە. 2 دلیلی بوو. یەک کارەکان خۆمان بێنە بەرەو، دووم بەسڵا هەدەف، یعنی دوایی بوو بە هەدەف ئەوەیە کە هاوشاری خۆم وەکو خۆم نەبێت ئەڕواتە ئستودیۆ ئەساس غوربەت نەکە. مەسەڵەن من چوومە تاران بەڕاستی ئەو ئاعتماد بە نەفسم نەبوو کە بە هەورامی من گۆرانێکە بڵێن، ئەحساس مەگرت کابرا مەسەڵەن مەسخەرەم پێیەکە، ئەم دیدە خەتەرناکە خراپە. بەرگە و بنەم لە کۆڵناوە یارەکەم لێون بووە، ماڵەکەم ئێستا سەنگەرە و بۆ دوژمن جێهاتووە. لەسەر چیا ئێستەواک من هەزاران کەس دەربەدەرە، گوناحیە و دایکە چییە لە ڕۆڵەکەی بێخەبەرە. من دەرکرام لە زێدی خۆم بووم باوارەی دەشت
نەبوونی شوێنی شیا و مامۆستای پسپۆڕ بۆ ڕاهێنانی گەنجان لە بوارە هونەریەکاندا بۆتە هۆی ئەوەی کە مۆسیقا بە شێوەیەکی ئەکادیمی و زانستی پەیڕەو نەکرێت، بەڵام گەنجانی هۆگری مۆسیقا ڕۆژانە لە دەوری یەککۆ دەبنەوە و خۆیان ڕادێنن و لەگەڵ کاروانی هونەر ڕێگا دەبڕن.